ئێمە لە سۆنگەی دڵسۆزی و خەمخۆریمان بۆ هاوڵاتیان هەرێمی کوردستان و بۆ ئەوەی بۆ ئێوە و بۆ ڕایگرشتیش دارێشکەبی سەلمێنینەوە من بەڕاستی دوو پێشنیار دەکەم. یەکەمیان چەند پرسێکی گرنگ و چەند کێشەیەکی گەورە هەیە لە هەرێمی کوردستان. حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵ بدە تا یەکی 2021 چارەسەریان بکە و ئێمەش جیالەوەی کە ئۆپۆزیسیۆنین بەڵام لەبەر بەرژەوەندی گشتی ئامادەین هاوکار بین و پاڵپشت بین چی لەسەر ئێمە پێویست بێت لە پێدانی پرۆژەکە حاضرمانە پێیان بدەین. یەکەمیان دابینکردنی موچەی تەواوی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە کاتی خۆی و بەبێ لێبڕین بە چاکسازی دەکرێت لە داهات بە شێوەیەکی گشتی. دوو، چاکسازی ڕاستەقینە لە خانەنشینی نایاسایی و لە دوو موچە سێ موچە و چوار موچەی نایاسایی و لە بندیوارەکان دەکرێت. سێیەم، کۆنتڕۆلکردنی دەواازە سنووریەکان کە بەڕاستی بۆتە مایەی ئەوەی کە تەنها چەند بەرپرسێکی حزبی دەوڵەمەند بن و پارەکەنێتەوە خەزانەی حکوومەت هەرێمی کوردستان. و چوارەم، یەخستن و ڕێخستنی هێزەکانی ئاسایش و ناوخۆ و هێزی پێشمەرگە و نهێشتنی سیمای دوو ئیدارەی لە هەرێمی کوردستان. ئەگەر حکوومەت هەرێمی کوردستان ئەم پێشنیاری قبوڵە وەکو باسم کرد ئێمە پشتیوان و پشتگیر دەبین لە پێناو بەڕاستی بەرژەوەندی گشتی و هاوڵاتیانی هەرێمی کوردستان جیالەوە کە ئۆپۆزیسیۆنین. ئەگەر ئەمایان قبوڵ نەبێ قسەی دووەم دەکەم. حکوومەتێک نەتوانێت موچەی دابین بکەوە لە کاتی خۆی دابی لە کاتدا ڕۆژانە هاوڵاتی سکاڵایەتی و خۆکوشتن هەیە و دەرۆزە و سوال هەیە لەلایەنی هاوڵاتیانەوە. دوم، حکوومەتێک نەتوانێت خاڵە سنووریەکان کۆنتڕۆل بکات و دەستی ئەو قاساقچیانە ببڕێ کە زەرەر و زیانیش زۆر لە خەڵک دەدەن. و حکوومەتێک نەتوانێت چەند ساڵە دەرچووەکانی زانکۆ پەیمانگەکان دابمەزێنی بە شێوەیەکی ڕێک و پێک لە کاتدا زانکۆی ئەهلی دەکرێتەوە بۆ برینی گیرفانی دایک و باوکی قوتابیەکان. حکوومەتێک نەتوانێت ئەم هەموو خانەنشینە نایاسایی و دوو موچە و سێ موچەی نایاسایی و بندیوارە ببڕێ. حکوومەتێک نەتوانێت سنوورەکان بپارێزێ و ساڵانە چەندەها هاوڵاتی ماڵی وێران دەبێ و دەکوژێ و بێزگە لە زیانی ئابووری. ئەمن ئەو کات ئەگەر پێشنیاری یەکەم قبوڵ نەبێ داوا دەکەم ئەم بەڕێزان دەست دەکات بچێشنەوە و حکوومەتێکی نوێ پێک بێنێتەوە بردیاری هەڵبژاردنیش پێشوەختە بدرێت.